وەجارێکی تریش هەر ئەوە دووپاتەکەمەوە کە درنگ بوو دەبوو 18 ئۆکتۆبەر بچوونایە زۆر چاکە بۆ ئەوەی بە بەغدا بڵێن ئەم هەرێمە هەرەوانی تیان یەکە وڵاتیان هاوا لێ کرد ئێماوانە بووین کە ناڕازی بوون و پێمان وتن هەرێم وا لێ مەکەن هەرێم بەرەو کەناری فەوتان و مەترسی گەورە مەبن بەڵام گوێیان نەگرت بۆی کە بەغدا هەمومان وەک یەک سزانەدا هەمووشمان وەک یەک نەبینێ بەرحاڵ ئێستا کە چوین پەیامێکی نەتەوەییمان پێ پەیامی حیزبیمان پێ نییە نەچوین بڵین تخواز ئەحمەد نەبێ ئەو وەزیرانەی گۆڕا ئەین کۆمەڵ ئین یەکێتی و پارتی هەیان بوو ئەها ئاوایان کرد بیدەن بە ئێمە نەچوین بڵین تخوا فڵان پۆستی ترمان بەنێ نەچوین بڵین داوای ئیمتیازات بکەین ئەو وەفدەی کە لەم سێلایە نەچووە بۆ یەکەم خاڵی موچەی خەڵک و بژێوی خەڵکی کوردستان چوون ڕاستە ئەوان نیگەرانن لەوەی کە لە دوای ڕیفراندۆم ڕوویدا بەڵام دەبێت بشزانن ئەم هێزانەی تر هەن چوەمانە هەمیشە چوون بە ناوی خۆیانەوە قسەیان کردووە و بۆ دەستکەوتی خۆیان چوون بۆیە مادەی 140 ئاوای لێهات بۆیە و ناوچانە ئاوای لێهات ئەمان داوای پشتی نەوتیان کردووە داوای پۆستی وەزیری و حسەی شتیان کردووە ئەو غروورەیان شکا گاڵتەیان بە بەغاک ڕۆژیان و ئیفلاسە ڕۆژیان و دەستور نەما ڕۆژیان و پێویستمان بە بەغا نەما ڕۆژیان و پول و پارەیان نییە ڕۆژێ تەلاقیانەدا ڕۆژێ سیغەیانە کرد ئێستا 27 جار سەرۆکی حکوومەت داوای مفاوەزاتی کردووە لە عەبادی جوابی نەداوەتەوە هەر 27 جارێکە ڕەفز 27 دانە جار سەرۆکی حکوومەت داوای گفتوگۆ و دەرگاکردنەوەی کردووە بەو هەموو تەنازولە ئەوانن قبوڵیان نەکرد زۆر ئێمە شکستمان بە هەرێم نەهێناوە تاکو بە شکست خواردووی بچین ئێمە هەرێممان نەدۆڕانوە تا بە دۆڕاوی بچین ئێمە سەربەرزانە و تومانە دژی ئەو هەموو حکومڕانیە شکست خواردە بووین و هاتوین داوای مافی دەستوری میلەتەکەمانەکەین عەبادیش نابێ پێی لێ ڕابکێشێ بە ناوی دەستورەوە هەموو زوڵمە لە میلەتێ بکە لە کاتێکە لە خورمات و تاوانی گەورەی کردووە لە کەرکووک تاوانی کردووە بەرامبەر بە خەڵکی کورد لە منطقەکانی کەندیناوە بەرەو خوارەسە خەریکی تعریبن نابێ بچین بڵین کاکە ئەمانە ڕاگرە ئەگەر تۆی دیعای دەستورەکەی ڕاستکە لەگەڵ دەستوریش